بله هجایندە کو زێدەتر لەسەر ڤی بەرهەمیان باخڤنا هونەرمەند ماهر ئەمین میوانێ ستودەیە هاشتاگت و gelek bi xêr hatî ji bo bernameya haştag navnîşaneke geleka balkêş te ji strana xwe re helbijartî ew jî paytextê evîndaran kolceme jî eger ez bînim bîra xwe li Rojavayê Kurdistanê me digot Qamişlo bajarê Evînê. Te bo çi hes kir vî berhemî ji bajarê xwe rewan zira pêşkêş bikî. زۆر سپاس ئێوارەتان باش سڵاو لە جەنابەت و لە بینەرانیش. ڕاستیەکەی ڕواندز پێگەیەکی مێژووی هونەری دەتوانین بڵێن گەشتیاری لە زۆر ڕۆوە ینی ڕواندز پێگەیەکی تایبەتی هەیە بەڵام ئێمە پێمان باش بوو هەرچەندە لە گۆرانیەکە باسی هەموو ئەو لایەنانە دەکەین ینی لەسەر سێتەوەری سەرەکی ئیشمان کردووە هونەر با بڵێن سروشت یان ژینگە و هەروەها مێژوو بەڵام وەکو ناونیشان پێمان خۆش بوو لایەنە با بڵێن ئەوینداریەکەی لە هەمویان باشتر پیشان بدەین و بهێنینە پێشەوە کە ئەوە واتە تە حەز کرد ئەڤینداریە خۆش باژارێ خۆرە نیشان بدەیت؟ بەڵێ بەڵێ بە دڵنیایی ئەڤینداری لەوانەیە بۆ سروشت بێ لەوانەیە بۆ خاک بێ لەوانەیە بۆ وڵات بێ لەوانەیە بۆ کەسێک بێ بۆ دایک بێ بۆ ئەویندارێکی خۆت بێ ینی بەگشتی ویستمان ئەو ڕووەی ڕواندز زیاتر با بڵێن باڵکێش بێت بەسەر کارەکە. هەلبەت ڕەواندز بە سروشتا خۆ و جوانیە خۆشی ناودار لە هەمی کوردستانی ئەوە تشتێکی نەبە شارتیە ئەو تیما ئالیکارد گەلتەکی بوو گەلۆژ بووی چێکردناوی بەرهەمی ڕاستەکە پێم خۆشە باسیەوە بکەم کە یەکەم جار بیرۆکەی دروستکردنی وەرانیەکە لەلایەن هونەرمەند مامۆستا فارۆق باپیر بوو کە ئاوازەکەشی ئەوە تێکستەکەی لەلایەن ڕەنج مەجید و بەشێکی لەلایەن خۆمەوە نووسراوە ئامادە و دابەشکردنی مۆزیک مامۆستا گۆران کامیل کردوێتی دەنگ و میکس و ماستەرینگ میران میرانی کردوێتی کاری کلیپ کۆمپانیای بڵند پرۆداکشن کە وێنەگرتن هاوکار فەرهاد مۆنتاژ سەواح ئەحمەد سیناریۆ سرود غەنی و دەرهێنانی بەڵند سۆران سوپاسی هەموو تیمی با بڵێن بڵند پرۆداکشن دەکەم کە زۆر دڵسۆزانە کاریان کرد لە بەرهەمهێنانی کلیپەکە و هەروەها بە پێویستی دەزانم سوپاسێکی تایبەت بۆ برایانی ئازیزم کاک محەممەدی حاجی کەریم مامۆستا ڕەگەز کاک شەماڵ بنێرم کە بەڕاستیەوانی شڕۆڵی سەرچیان هەبوو لە دروستکردنی کارەکە هەروەها سوپاسێکی تایبەت بۆ خاوەنی با بڵێن هەوارگەی پانچی گەشتیاری کاک حازم کوردە کە ئەوان ئەرچی مادی دروستکردنی بەرهەمەکەیان خستە سەر ئەستۆی خۆیان و ئەوان سپۆنسەری کارەکەن کۆمەڵێک خەڵکی دیکەی زۆر هەیە کە پێویستە من لێرە سوپاسیان بکەم بەڵام لەبەر کاتی بەرنامەکە ڕەنگە نەکرێ باسی هەمویان بکەین لە تایتڵی کلیپەکە ناوی هەمویان نووسراوە هیوادارم هەمویان بە خۆشحاڵیەوە ناوی خۆیان ببینن لە تایتڵی کلیپەکە. دەما من گوهداری ستراناتە کردە گەلک جەخت کریە لەسەر جوانی و خۆشببوونا ڕەوانز کۆبەرینهاش دە ئاماژە پێکری و تایبەت ژە ئالێ دیرۆکی بڤی بەرهەمیت و ئەحساست کەیت و هەستتکی کۆتە خزمەتێک ji باژارێ خۆرا پێشکەش کرد کۆبەرینها هەلبەت تە خزمەت پێشکەش کریە لە vê گۆرانیە بە تایبەتی ئەگەر ئەم بێژن. ڕاستیەکەی من جگەلەوەی کە لە دایک بووی ڕواندزم بەڵام ڕەنگە ئەگەر لە دایک بووی ئەوێش نەبام ڕۆژێک لە ڕۆژان بەرهەمێکم لەسەر ڕواندز دروست کرد باشکەوەکو باسم کە ڕواندز لە قوڵایی مێژوودا پێگەیەکی گەورەی هەبووە یعنی زۆر جار باز دەکرێ مەسەلەن لە چەند هەزار ساڵێک پێشزاین کە باسی میتانیەکان و نازم من لەوانەیە لە مێژوو زۆر شارەزانە بم بەڵام باسی شوێنێک دەکرێت باشکانی کە ئەوە لەوانەیە سەرچاوی دروستبوونی ژیان و ئەوانە بووە لە کۆنەوە زۆر لێکدانەوە هەیە دەڵێ باشکانی ڕواندز بووە یان پێش هاتنی با بڵێن مەسیح و ئەوانە ڕواندز ئەو کاتەش پێگەی هەبوو بەڵام بە ناوی دیکە بۆ نمونە جگەلەوەی کە لە مێژووی نزیکدا میرنشینی سۆران کە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە کوردستان و لە 50 ساڵی دواییشدا ڕواندز بە بۆنەی بوونی کەسایەتێکی گەورەی وەکو مامۆستا زرار محەممەد مستەفا بووە مەڵبەندێکی گەورە بۆ پێگەیاندنی کۆمەڵێک هونەرمەندی زۆر بەتوانە لە بواری موزیک و دەتوانم بڵێم بوارەکانی دیکەش
هەروەها لە سەرەتای سەدەی بیستیش بۆ نمونە یەکەمین چاپخانەی کوردی لە ڕواندز بووە. خۆمەخواست ئەس ئاماژێ بێ بکەم ببورەت لە کلیپە خوات تا ئاماژە بکارگەها وەستارەجە بوو چایخانە مکریانێکی چاپخانەی مکریان بەێ ئەو هەردووژی بێژن کۆ ژناف چوونە ئاساوارین وان نەمانە تا چ قەست بینە گرنگن ئەڤ هیماین باژاری ڕەواندز وەرن پاراستن. ڕاستەکەی زۆر گرنگە ئێمە پێویستە کۆمەڵێک دەستگا بێنە پێشەوە دەستگای پاراستنی شوێنەوە ڕەنگە هەبن بەڵام بەو شێوە چالاکە لە مەیدان نین کە زۆر شوێن هەیە لە ڕواندز لە هەولێر وەکو شارێکی مێژووی لە زۆر شوێنی دیکەی کوردستان کە ئەوانە پێویستە ینی بخرێنە چوارچێوەی ئەو شتانەی کە قەدەغە بێ دەستکاریکردنیان دەبێت دەوڵەت هەمیشە دەستی پیانەوە بێت و بیان بژێنێتەوە بیان پارێزێ نۆژەنیان بکاتەوە بۆەوەی بۆ نمونە ئێستا ئێمە لە دروستکردنی ئەو کلیپە هیوامان دەخواست کە چاپخانەکەی مکریانی حوسێن حوزنی مکریانی کە لە ساڵانی 20 لە ڕواندز دانراوە یانیش کارخانەی دروستکردنی چەکی وەستاڕەجە بۆ نمونە ئەوانە شوێنەوارەکانیان دیار بواە بۆی بچین لەوێ ئەو کارانە بکەین ینی بەڵام ئێمە ناچار بووین کە دروستی کەینەوە بە شێوەیەکی دیکە کە ئەوانە زۆر گرنگن بۆ من هەمیشە پرسیارێک دەکەم ینی ڕواندز بۆ قوڵاییەی لە مێژوودا بۆ چێتە ئێستا نەبووە بە کەرەستەی درامایەک بۆ نمونە یان فیلمێکی گەورە ینی سینەماکارانی کورد لە کوێن کە کار لەسەر ئەوە واتە داخوازە تەژ سینەماکارن کورد چییە؟ بەڵێ بە دڵنیایی من داخوازیم یەکەم جار لە دەسەڵاتی کوردی ئەوەیە کە ئەو مێژووە جوانەی لە ڕواندز هەیە پەرەی پێ بدرێ بەڕاستی یعنی ڕواندز ڕاستە وەکو پێگە جوگرافیەکەی پێگەیەکی دیاریکرا و سنووردارە بەڵام وەکو ناو زۆر گەورەیە و من نامێبی خەمە قاڵبی ئەوەی کە خەڵک بینەران ئێستا بمان بینن وەکو شارچەتی لێ من ئەسڵەن باوەڕم بە شارچەتی ئەوانە نییە هەموو بستە ئەرزێکی کوردستان بە خاچی خۆم دەزانم و من ئینتیمایەکی زۆر قوڵم هەیە بۆی و لەوەش فراوانتر من خۆم بە مونتەمی دەزانم بۆ هەموو مرۆڤایەتی و بۆ هەموو با بڵێن گۆی زەوی بەڵام ڕواندز وەکو باسم کرد ئەو پێگەیەی پێویستە وەبەرهێنانی لەسەر بکرێت ینی لە وڵاتان شوێنێک ئەگەر 100 ساڵ مێژووی هەبێ دێن دنیایەک وەبەرهێنانی لەسەر ئەی ئەگەر هەزاران ساڵ مێژووی هەبێ پێویستە حکوومەت زۆر بە چالاکی بێتە مەیدان و لە ڕێی هونەرەوە سینەماکاران بێن ئەو لایەنانەی کە من و تۆ تا ئێستا نایزانین دەربارەی ئەو مێژووە قوڵ و دوور و درێژە پێمان ئاشنا تۆ چه قاسی مژوولی وێسترانێ بوو حیا کۆتە تەمام کرد و داوی پەیامەتەژی ئەگەر بکورتی باش بەردەمێمە ڕاستەکەی بیرۆکەی دروستکردنی ئەوە دەگەڕێتەوە بە ساڵی 2020 بەڵام ئەو کاتە لەبەر بوونی کۆرۆنا و ئەوانە دەرفەت نەبوو کە بەباشی و دووریش بۆ نمونە مامۆستا فاروق لە دەرەوەی وڵات دەژی و منیش ماوەیەک لە دەرێ و لێرە و ئەوانە ینی وای کردووە کە کارەکە بە ئاسانی نێتە بەرهەم بەڵام سپاس بۆخوا دوایی هاتە بەرهەم بە هەوڵی ئازیزان و دڵسۆزان گەلێک سپاس هونەرمەند ماهەر ئەمین سپاس کۆت و میوانی هاشتاگ زۆر سپاس زۆر سپاس